إمام شافعي رحمة خوای لێ بێ فەرمێ أحب الصالحين ولست منهم لعلي أن أنال بهم شفاعة وأكره من تجارته المعاصي ولو كنا سواء في البضاعة. فەرمێ پیاوچاکانم خۆشەوێ ئەگەرچی وەکو ئەوان نیم من. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی دنیا ئەفەرمێ پیاوچاکانم خۆشەوێ بەڵام من لەوان نیم، من پیاو باش نیم. بەخۆیە فەرمێ تەسکی خۆی ناکە نەگۆکو ئێمە دوو ئاەت و دوو حەدیث بزانێ تر تەواو، دوو نوێژ بکە، دوو دینار بکە بە خێری تر تەواو، پۆز بەسەرەوە خەڵکەیە لێ و لەعف و گەزاف و کە ئەنەهۆ هەموو شتێکی کردووە. تەسکی خۆیەکە. جا چیمان کردووە کاکە؟ پێڵەی لە خوا بترسە. جا برا چیمان کردووە؟ گۆرە تۆ بزانەوە خەڵکە چێکە؟ تەسکی خۆیەکە. خوای گەورەژە فەرمێ فەلا تزەکو ئەنفوسەکم هو ئەعلەم بمن اتقى. بەخۆتان مەڵێن چاک، خوا زانێکیە چاکە، کێڵە لێ وەرگیراوە. أحب الصالحين ولست منهم. پیاوچاکانم خۆشەوێ بەس لەوان نیم. لعلي أن أنال بهم شفاعة. بەڵکو خوای گەورە بەهۆی ئەم خۆشویستنەوە شەفاعەتێکم باتێ، تکایەکم باتێ، لێم خۆش بێ، نزیکم کاتەوە لە خۆیەوە. وأكره من تجارته المعاصي. پێم ناخۆشە یەکێک بازرگانیەکەی هەر خەریکی تاوانکردنە ولو كنا سواء في البضاعة. ئەگەرچی من و ئەویش وەکو یەک بووین.